سڵاوتان لێبێت ئازیزانم چۆنن هیوادارم باش بن طبعاً لەسەر داوای زۆرێکتان ئەمڕۆ سوفلە دروستەکەین پێداویستەکان پێویستمان بە 2 هێلکەیە و ئاردەکە نیو کوپە و شەکر 1 کوپ لامان کاتە 1 ڤانێلا و لەگەڵ پڕوشێ خوێ و لەگەڵ زبدە یاخود کەرە لێران نووسراوە غێر ممەلیحە واتە بێخوێ ئەگەر ممەلیحە نووسرا بوو یعنی خوێکەیە لەمان کاتە پێویستمان بۆ شوکڵاتانە بێت شوکڵاتی وردی پێوترێ لە مارکێتەکان هەیە ئەگەر نەبوو هەر شوکڵاتەیەکی تر بوو کە ڕق بێ و بتوانی بە هەڵمی ئاو بیتوێنیتەوە ئەوە هیچ کێشەیەکی نییە شەر نییە هەمان شوکڵاتی منت دەستکەوێ ئازیزان سەرەتا 2 هێلکەکە ئاو بۆ شێوازە ئەخینە ناو قاپێکەوە و دواتر ڤانێلاکە و خوێکی بۆ زیاد دەکەین خوێکە با زۆر نەبێ پڕوشێ بێ بەسە و دواتر کیسێ ڤانێلا ئەگەر ڤانێلای شلی شتە بوو هیچ کێشەیەک نییە و ڤانێلای وشکی شتە بوو بە هەمان شێوە کێشە نابێ ینی هەر کامێکیانی تێکی ئەتوانی تێ بکەی طبعاً شەکرەکە شەکری پۆدرە بەکاربێنە بۆی جوانتر بتوێتەوە ئەگەر شەکری پۆدرە و بەکارهێنا شەکری ئاسایید بەکارهێنا ئەبێ لەگەڵ هێلکەکە زۆر تێکەڵی بکەیت تا شەکرەکە ئەتوێتەوە بۆ ئەوەی کاتێکی خێتە ناو قاڵبەکە شەکرەکە لە بنەکەی نەمێنێتەوە و یعنی تامی زبریەک نەیە لە ژێردەم تا خۆش نییە بۆ شێوازە هێلکەکە لەگەڵ ڤانێلا و خوێکە تێکەڵمان کرد ئێستا شەکرەکە بەش زیادیەکەین ئەو من شەکری پۆدری مارکێتەکان نییە من خۆم یعنی هاڕیمە و لە خەڵاتە ماوە بۆ شێوەیە بۆ بە پۆدرەی ئەگەر خۆشت خەڵاتت هەبوو باشتر 1 کوپ دانێ بیە لە خەڵاتە و بۆ شێوازە بیکەرە ناوی لەبەر ئێمە شکوڵاتەکەمان تقریبا شکوڵاتەی دارکەکەیە بیتەرەکەیە دارکە فەرق ناکە یعنی شکوڵاتەکەمان تۆزێک تاڵە شەکری تێبکەی هەر کوپەکە ئەبێ ئەگەر بیشیکەی بەکەمتر ئەوە بە کەیف و ئارەزووی خۆت طبعا من ئاوا سێرەکەم ئەگەر بزانم شەکرەکە دیسان ئەوێت زیاتری تێکەم ئەگەر ناتوانانی هەر 1 کوپ یاخود نیو کوپ زیاتر ینی سێ لەسەر 4 کوپەکە بەکاربێنیت ئاردەکەش نیو کوپە ئازیزان ئەتوانی لە هێڵەکی بی یعنی بیبێژیتەوە ئەنجا بیکەیتە ناوی ئەشتوانی هەر ئاوا بیخەیتە ناوی واتە کێشە نابێ طبعا شەکرەکە هەندێکی ماوە وەکو ئەماژەم پێیاتوانی هەمووی تێبکەی شتوانی تێنەکەی من لەوە چ دوای تۆزێکی تریشی تێبکەم چونکە شکڵاتەکەم بیتەرەکانەیە خود دارکەکانە و دوانە تامیان تاڵیە یعنی شەکریشی تێبکەی ئاساییە بەڵام ئەگەر جۆری تر بەکاربێنی شکڵاتەکەت زۆر شیرین بێت و شەکریش زۆر بەکاربێنی زۆر شیرین دەرەچێت بۆ ئاگادار بە سوفلەکە لە دەستت هەڵە دەرنەچێت زۆر شیرین نەبێت بەو شێوازە جۆن تێکەڵی بکە هەندێک شەکری تری بۆ زیادەکەم ئەو شەکرێشی کامێنێتەوە دوای پڕژێنم بەسەر کێکەکەمانە کە بۆمان دەرچوو لە فڕن هێنامانە دەرێ ئەتوانم بڵێم 3 لەسەر 4 کوپەکە من بەکارم هێناوە جۆن ئاوە تێکەڵی کەچکەوە گەر ئەوە شەکری پۆدرێ هێشتا ئەوە خەریکم جاوارە شەکری دەنکەکان بێەوە هەر زۆریەوێت ئازیزان لەم لاوە بە هەڵمی ئاو 1 کوپ نا لە کوپێ تۆزە کەمتر شکڵاتە دەنکەکانە کەمە ناوی بەو شێوازە ژێرەکەی ئاوە و سەرەکەشی شوشەیەکم لەسەردانەوە بۆ بەی بە هەڵمی ئاوەکە و شکڵاتی کە هەمانە بتوێتەوە طبعا ئەم دەنکانە زووترە توێنەوە لەسەر ئاگران دیقەتیبەن یەکسەر ژێرەکەی توایەوە بەڵام جۆرەکانی تر ئەگەر لە مارکێتەکان بیکڕیت و خۆت پێ وردیکەیت و ئەوە باشترە گەر نار ئاو بە ساغی تێکی ئەوێت بەڕاستی بۆی ئاگادار بن وردی بکەن شکڵاتەکانی تریژ ئەگەر کڕیتان ئەنجا بەپەی ئەوە کوپێک دانێن ئەمە لەسەر ئاگرەکەی یەڵینەوە تا جوان بە هەڵمی ئاوەکە و شکڵاتێ ئەتوێتەوە بۆ شێوازە طبعا من لای نابم بۆی بزانن ستێپ بای ستێپ طبعا ئاوە دایم کەوچکێک شتام یاخود شتێکی ئاوە وەکو شفرەیە بەدەستانەوە بێ باشترە بۆ ئەوەی ئەم دی و ئەو دیوی بکەین هەمووی نەک ژێرەکەی زۆر بتوێتەوە بەشی سەرەوە دەنکەکانی تری بمێنێتەوە هەمووی جوان ئەم دی و دیوکەن تا جوانتر هەمووی ئەتوێتەوە ئازیزان و شکڵاتەکەمان توایەوە ئەم جۆرەی کەوتم بەکارێنین سێریکەن لێرە هەموو گرامەکان نووسراوەمە بە 20 نووسراوە خۆی 200 گرامە
تقریبان ئێمە 7 گرامی بەکارێنین لە ناوڕاستە بیکە بە 2 کەرتەوە و ئەوەی تریشیان ئاوە بۆ شێوازەوە 50 ئەوە کاتە 100 ئەوەی ئەم لاشی 100 ئەوە کاتە 200 ڕێک ئێمە 7مانەیەتی واتە لە 50 زیاتر تقریبا نەکاتە ئێرە ئەو بۆ ئەوی بزانن کە چۆن لە یەکتری جیاکەنەوە ئاوا لەسەر کاغەزەکەی گرامەکە نووسراوە باشتر و باشتریش بۆتان لێ جیاکرێتەوە ئەوە نە بە کەوچکە کرێنە بە کوو بکرێت تا بڵێ ئەوەندە گرام چونکە بەستوێتی ناتوانانی بە کوپەکە بڵێ ئەوەندە بەڵام ئاوا گرامەکە خۆی لەسەر کاغەزەکەی فڕیمەدەن کاغەزەکەی کاتێککە کەرا کڕۆن یاخود زبدە بە پێوی بمێنێ و بۆ ئەوەی بتوێتەوە طبعا ماتوانی بەو شێوازە داینەی تا تۆزە شکڵاتەکە کەرەکاتوێنێتەوە بەڵام بە حکومەوەی کە من کەرەکەم زووتر دەرنێنا لە ناو سەلاجە بەپێی گەرمی پلەی ژوورەکەم نییە ئەگە بەپێی گەرمی پلەی ژوورەکەم بێ باشترە بەڵام من دەرم نێ نابوو تازە دەرم یعنیوەنە نابێت کە شیرینەکەم دەست پێکرد اینجا ئەوشم دەرهێنا لە ناو سەلاجەکە بۆیە تۆزە ڕقە وا ناتوێتەوە جارێکی ترێکینەوە سەر ئاگر بە هەڵمی ئاوەکە سێریکەن بۆ شێوازە بۆی جوانتر بتوێتەوە بەڵام ئەگەر تۆ پێشتر لە سەلاجە دەرت هێ نابێ و بە پلەی گەرمی ژوورەکەت بێ ئەوە زۆر بە ئاسانی هەر ئەو کاتە لەگەڵ شکڵاتەکەیە خۆی کەرەکە ئەتوێتەوە بەڵام لەبەرەوەی من زووتر دەرم نێنا بوو ئێستا بێت تۆزێک ئاوا لەسەر ئاگرەکە چاوەڕێ بکەین بۆ شێوازە طبعا ئەو شوشەی کە خستومەتە ناو عەفوەن ناو ئەو تاوەی کە هەیە پێویست نییە کە ئاوی زۆر زۆرتیابێ بەکەمیتیابێ بۆی ئاوەکە لە ئەو لای شوشەکە نێتە دەرێ سێریکەن بۆ شێوازە جوانجان دەستی لە بەرمە دەبەی شێوەیەک بۆی تۆپەڵ نەبێ یاخۆ توند نەبێتەوە چکە هەنێ جار کەرە و شکڵاتەکە تێکەڵەکەی احتیمالی توندبوونی هەیە و بەتایبەت ئەگەر شکڵاتەکەش باش نەبێ ئەوەی تر بە کوردیەکە حساب دەفەوتێ بۆ شێوازە جوان تێکەڵیکە طبعا زۆرێکتان داوای دروستکردنی سوفلەتان کردەوەی چێوازخان بەدەستمان دەرناچێ یاخود کە دروستەکەین لە ناو فڕنەکە ئەهێنی نەدەرێ یا بە قەڵبی دەرنایە یا خۆت ئەوە تا ناوەکەی شل دەرناچێ هۆکاری بە قەڵبوونەکە من ئەم قەڵبی کێستا بەکارێنم پیشانتانەیەم طبعا ئەو قەڵبەش تیا دەرناچێ ڕاستیەکەی یعنی بە قەڵبی نایەتە دەرێ و قەڵبێکی تریشم هەیە ئەویش نایەتە دەرێ یەک دانا وەختی خۆی بەکارم هێنا ڕەنگا و ڕەنگەکە دڵنیام زۆر بەتان بینیوتانە ئەو ڕەنگا و ڕەنگانە زۆر بە جوانی بە قەڵبی دەریێت و جگە لەوەی کە تۆ بتەوێت ناوەکەی کەرەیە یاخۆت زەیت و ئاردی لێبێ ئەتوانی تەنها زەیتە سپراکانە و زەیتە سپرایانە زۆر باشە توانی تەنها ئەوەی لێ بدەیت بەسە طبعا ئەوە توایەوە وردە ئەم گیراوەیە خینە ناو ئەو هێلکە و ئارد و شەکرەی کە گرتومانەتەوە طبعا وکۆمەژم پێ ئەم قەڵبانە بە قەڵبی نایهێنێتە دەرێ کە تۆ ئەی خۆی چونکە شیرینیەکە بە گەرما و گەرمیش بخورێت یەکسەر توانی بە قەڵبەکە لەسەر قاپێکدانی من لە ئاخرەکە پیشانتانێم چۆن دایانێم شەکری پۆدریەکەی بەسەر و پێشکەش بە میوانەکەتیەکەی و لە هەمان کاتیشە بۆ ناوەکەی شل دەرناچێ ئازیزانم ئەم شکڵاتەیە ئەگەر لە 8 تا 10 خولەک زیاتر لە ناو فڕنە یەک تقریبا 30 سانیەش زیاتر بیەڵیتەوە دوای 10 خولەکەکە ئەم شکڵاتەیە ناوەکەی وەکو کێکی احتیادی لێت بە شلی دەرناچێت لە بەرەوەی بێ زۆر کەم لەسەر ئاگر بێ وابێ لە ناو فڕن بێ عەفو و فڕنەکەش بێ دەرەجەکەی زۆر کەم بێت واتە ئەگەر فڕنی غازت هەیە بە غاز ئیشەکە چکە غازەکان دایمان بەقواترن لە کارەباکان ئەگەر غازت هەیە ئەوە بێ 150 بۆ 140 یا خۆ 130 ئەو لەو بینەیە دایگرسێنیت ئەگەر تەباخە ئەگەر کارەباییەکانە ئەوە 180 بۆ 170 لەو بینەیەتوانی دایگرسێنی کێشەی نابێ بەڵام سێری بکەن خۆتان لە ناو فڕنا زانیتان تۆزێک بەرز بۆتە و بەشی سەرەوەی تر تۆزە مەیوە وەکو مەیینێک دیارە پێوەی یەکسەر لایبن چونکە ئەگەر بێڵم 30 سانیەوە پێتانەڵە معنی لە دقەی من تقریبا 8 دقە تایە ئەبێت ناڵم زۆر لە ناو فڕنەکە بێ بەڵام تا 10 خولەکیش کێشەیەکی وای نابێت بەڵام لە دوای 10 خولەک زیاتر لە ناو فڕنابێ بڕوابکەن دەرناچێت 10 خولەکەکەش چۆن طبعا 10 خولەکەکە وەکو ئاماژەم پێە ئەبێ فڕنەکە بۆ دەرەجەیە بێت لە بەرەوەی غازەکە بەقواترە گەر غاز زۆرتر سەوتی بیتێ ئەوە کێکەکەمان نەک خراپ دەرەچێت چکە هەرە خوڕێ بەڵام ناوەکەی شل دەرناچێت وەکو کێکی احتیادی کە کێکی شکڵاتە دروستەکەی توێکیتە ناو فڕن تۆزێ ئیسفنجی یاخۆت هەمووی کێکەکە بووە ئاوا دەرەچێت گەرنا ناوەکەی شل دەرناچێت لەبەرەوە تکە ئاگادار بن
مێڵن زۆر لە ناو فڕنابێت. طبعا من پارچەیە زبدە ئەم لە بەشی ژێرەوەی هەرچەنە من لە ئاخیرەکە لە بەری بە قاڵبی دەرینانم هەر ئاوە پێشکەشیەکەم پێویست بۆ زبدەیەش ناکات بەڵام من هەر ئەم لی قەیناکە بە هەبێ باشترە. ئەو قاپە ڕەنگە و ڕەنگەکانی کەوتم ئەوە زۆر باشە. ئەو زەیتە سپرایانە بکڕە یەک زەیتی سپرا یەک تۆزی لێ بە ئیتر نە بەژێرەکە ئەنووسێن نەبێشتێ بەڵام ئەمە و جۆرێکی تریشمێ هەردووکی بەژێرەکە ئەنووسێن ناتوانانی بە قاڵبی لی بێنیتە دەرێ هۆکارەکەش قاڵبەکەیە بەڵام بە حکمی و قاڵبە لە دووسێ دوکان ڕۆشتم نەمابوو ئێستا 6 دانی بە 5,000 گەر هەڵە نەبم نەمابوو نوعی تریان هەیە نوعەکانی تریشم کڕی بەڵام بە قاڵبی نایەتە دەرەوە لەبەرەوە ئەگەرێەوە هەچان بوو یاخود دەستانکە و باشتر بەوە بیکەن ئەگەر نەشتان بوو بۆ کۆمانە پێویست بە قاڵب ناکە بێنیتە دەرە لەسەر قاپێک سێرڤزیکەی هەر بەو ینی قاڵبانی خۆی خۆشتر و جوانتری شەکە بەوە پێشکەشیکەی چونکە و کواماژەم پێەیە ئەو جۆرەکیەکە سوفلەیە بە گەرما و گەرمیە خوێ واتە پێویستی بەوە نیە کە تۆ ئیلان و بیلانە بێ لە قاڵبەکە بێنیتە دەرەوە اینجا طبعا ئەگەر تۆ ئایسکرێمت هەبێ ئەتوانی ئایسکرێم بکەی بە تۆپێک ینی کە تۆپێکی پێڵەن بیکەی بەسەریە ئەویش لە کاتی فڕناکەی ناتە دەرێ یا خۆ دەتوانی شەکری پۆدرەی بکەی بەسەرا یان ئەتوانی شلک هەرچەند ئێستا وەرزی شلک نییە جەوەکەی زۆر گەرمە شلک نابێت بەڵام هەر کادویستە و شیرینە دروستکە توانی هەر کامێک لەوانە پێت خۆش بوو لەسەری داینەی بەڵام من بە سادەی پێشکەشەکەم تەنها تۆزە شەکری پۆدرە ئاژێنم بەسەری و خلاص. طبعا ئەمە نابێت زۆری تێ بکەی ئەبێت نیوە بێت چونکە نیوەی خۆشی بەرزە بێتەوە ئەمە نەپیکین پاودەری تایە نەهیشتێ ساڵن چۆن بەرزە بێتەوە لە بەروی شوکڵاتی تایە لە هەمان کاتە گیراوەکەمان شلە گیراوەکی زۆر توند نییە و زۆریش ناڵین لە ناو فڕنابێ بۆیە بە حکمیەوە ئەو گیراوەیە ئۆتۆماتیکیان هەندێک بەرزە بێتەوە بەڵام هەوڵ بدەن تا نیوە قاڵبەکەتان بە گیراوەکەی تێدا بێ. طبعا ئەم گیراوەی کە کردم بەقەت 5 دانە لەمانە خۆی 6 دانەکەی کڕی بە 5,000 بەشی 5 دانێ ئاواکە عفو ئێستا ئەمە چوارە هەندێک تریشێ منێت و دوایی کەمە ناو دانەکەی تر بەڵام بە ڤیدۆکەم زۆر درێژ نەبێت ئەوەندە بەسە جارێ ئەمە ئەکەینە ناو فڕن وەکو ئاماژەم پێیان نابێت بە هیچ شێوەیەک لە 10 خولەک زیاتر لە ناو فڕنابێ و فڕنەکە ژەبێ پلەی گەرمیەکەی ئەگەر کارەبایی بوو 170 بۆ 180 ئەگەر بە غاز ئیشی کرد 120 بۆ 130 ئاوە ینی لەو دەورەیە بێ گەرمیەکەی داگیرسێنیت و لەوە زیاتر ببێ کێکەکەمان نابێ و ناوەکەی شل نابێ بەو هیوایم کە لەگەڵما بمێنەوە ئێستای خینە ناو فڕن و دواتریش شەکری پۆدرەکەین بەسەرە. ئازیزانم سێرکەن ئەو بەستم مەینەکە ئەوە بۆ هاتۆزە سەرەکەی مەیوەی ترەزانی کە برژاوە ئێستا ئاوە بۆ شێوازە شەکری پۆدرە بڕژێنەوە بەسەریە و پێکۆنۆشی گیانەکەین بزین ناوەکەی چەند جوان و چەند خۆش شل دەرچوە. ئازیزانم ئەوەش سوفلەکەمان بۆ شێوازە دەرچوو هیوادارم سوودتان لێ بینیوێت کاتێکی خۆش بۆ هەمولایەک.